سپاس بۆ خۆم ساڵ دیمەنێکی جوانی هەیە وەک ئاشکرایە ڕێژەی بارانبارین زیادی کردووە هەر بۆیە هاوینە هەوار و بەنداوی دوکان جوانتر بووە لەم ساڵدا ئێمە هاتووینەتە ئێرە بۆی کاتێکی خۆش بەسەر بەرین و چش لە کەشوهای ناوچەکە وەرگرین. جوانی عێراق هەمیشە گەشاوێ سوپاس بۆ خودا کە ئەم ساڵ نیعمەتی بارانبارینی پێبەخشین و ئێرەش ئەم دیمەنە جوانی هەیە ئەمڕۆ دەبینین هەزاران گەشتیار و سەردانکەر دێن بۆ دوکانی گەشتیاری و ناوچەکانی دیکەی سلێمانی هەمومانش لە ئەنجامی زیادبوونی ڕێژەی بارانبارینی ئەم دواییانەیە. ئێمە تەسەوڕەکەین بەپێی ئەو بارانبارینە خۆڕستکەی کە لەلایەن خی گەورەوە باریوە و پڕبوونەوەی بەنداوی دوکانی سیاحی ئەمانە یەکێکن لەو هۆکارانەی کە گەشتارێکی زۆر و کاتە شاری سلێمانی چکە گەشتیار بە زۆربەی زۆری حەزی لە شوێنیە کە ئاوی تابێ چکە ئاو ئاوەدانی وەکو یەک وایە.